دەم باشە ئەم کاتتان بە شاوڕیان ئەمڕۆکە باس لە ڕاگەیاندنی بڕیارەکانی کۆنگرەی 12می پەکەکە دەکەین واتە کۆنگرەی هەڵوەشانەوەی پەکەکە و دەستبەرداربوون لە خەباتی چەکداری ئەتوانین وایی پێناسە بکەین. ئەم قۆناغا لە سەرەتادا ئیتر کە ماوەی 4-5 مانگە بە شێوەیەکی زۆر ئاکتیڤ بە لە زووپەز لە ڕۆژەوی مێدیاکاندایە و لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ئاکتۆرە سەرەکیەکان تا ڕادێک ئەتوانین بڵێن بە تایبەتی ئاکتۆرە سەرەکیەکانی ناودەوڵەت گۆڕانکاریان تێدا کراوە. یەک لەوانەش دەوڵەت باخچەلیە کە پێشتر ئاکتۆرێکی سەرەکی نەبوو بەڵام ئێستاکە یەک لە سەرەکیترین ئاکتۆرە لە لایەنی پەکەکەشەوە دەبینین ئاکتۆری شاخ ویان کە لە مێدیاکاندا پێی دەوترێ قەندیل. ئەمەش تەماشا دەکەین لەو قۆناغەدا ئاکتۆری سەرەکی نییە بەڵکو ئاکتۆرە سەرەکیەکان لە جگە لە باخچەلی لەلایەن دەوڵەتەوە لە هەمان کاتدا تەماشا دەکەین عەبدوڵڵا ئۆجەلانە لە دوورگەی ئیمراڵی بەداخەوە سری سوریا ئۆندەر لە دوای عەبدوڵڵا ئۆجەلان ئەتوانین بڵێن دووەمین ئاکتۆری سەرەکی ئەو قۆناغە بوو بەهۆی ئەو نەخۆشیانەی کە پێشتریش هەیبوون واتە قەیرانی دڵ جەڵتەی دڵ ئیتر ژیانی لەدەستدا و نەیتوانیێ بگاتە ئاواتەکانی کە ئاشتی بوو. هیوادارین ئەوەی کە سری سوریا ئۆندەر داوای دەکرد لەمڕۆ بەدواوە جێبەجێ ببێ و لە هەمان کاتدا لە ڕاگەیاندنی پەکێکەدا ئیتر هەواڵی شەهیدبوونی دامەزرێنەری پەکەکە عەلی حەیدەر قەیتان و لە هەمان کاتدا ڕەزا ئاڵتون کە ڕەزا ئاڵتون بەڵکو دامەزرێنەری پەکەکەنیا بەڵام ئەوەندەی من بزانم یەکەمین شەڕوان ویانیش یەکەمین کادرە کە لەلایەن کەمال پیرەوە ئەوە کراوە چی پێ دەڵێن تەنزیم کراوە ڕێکخراوە ویانیش هێناویانەتە ناو ڕێزی ئەو گروپە کە پێی دەگوترا گروپی ئێدۆلۆژی واتە بەر لە دامەزراندنی پەکەکەدا. ئەمانەش هەردووچیان ڕاگەێنران و دیارە ئێمە پێشتر ئەمانەمان دەزانین و مێدیاکانیش تا ڕادەیەک ئەمانیان بڵاو کردبووە بەڵام لەبەرەوەی پەکەکە ئینکاری کرد ئیتر لەو حاڵەتانەدا خۆش نییە تۆ بچی هەواڵێک بڵاو بکەوە کە لایەنەکە بەخۆی ڕەتی بکاتەوە ئینکاری بکە و ئیتر بڵێ هەتاوەکو ئێستا ڕەزا ئاڵتون و عەلی حەیدەر قەیتان بەردەوامن لەسەر تێکۆشان و کارەکانیاندا. ئەو قۆناغا هەروەکو باسمان کرد هەنگاوێکی زۆر گەورەی بڕی و ئەوانەی دەستیان باو قۆناغە کرد بە تایبەتیش دەوڵەت باخچەلی کە بە باوکی ناسیۆنالیزمی تورکی لە ئێستادا دەناسرێ دوای ئاڵپ ئەسڵان تورکێش ڕیسکێکی زۆر گەورەی کرد کە دەستی بەو قۆناغە کرد و لە هەمان کاتدا عەبدوڵڵا ئۆجەلان واتە ئەگەر بێت و ئەمە سەرکەوتو نەبووایە واتە پەکەکە کۆنگرەی نەبەست بایە و دەستی لە خەباتی چەکداری هەڵ نەگرت بایە و پەکەکەی هەڵنەوەشان بایە ئەوە لە بۆ هەردوو ئاکتۆرەکان شکستی زۆر گەورە بوو واتە مردنی سیاسی بوو بەڵام ئەمانە هاتنەجێ ئەمەش بەهێزی هەردوو ئاکتۆرەکە نیشان ئەدا. ئیتر ئەمە بابەتێکە بابەتەکانی دیکە ئیتر ئایندەی ئەو قۆناغەیە ئایندەی ئەو قۆناغا بەرەو کوێ دەچێت تا چ ڕادەیەک شانسی سەرکەوتنی هەیە تا چ ڕادەیەک ریسک و مەترسی لەسەر ئەم قۆناغەدا هەیە لەو بەرنامەیەدا هەوڵەدەم باسی ئەمانە بکەم هەمووی ئەو وێنەیە کە دەیبینن وێنەی کۆنگرەیە ڕاستەوخۆ کۆنگرەکە وا دیارە لە دوو شوێندا ئەنجامدراوە بە پێی وێنەکان وێنەی دووەمین ئێستاکە درەنگکەوتم هەرچەندە لەناو کۆمپیوتەرەکەمدا هەیە بەڵام ئێستاکە نامەوێت کەشەی تەکنیکم بۆ ساز بێ و ئەوە بکەم ئەگەر نا وێنەی دووەمینیشدا هەیە لە وێنەی دووەمیندا لە ناسراوەکاندا زیاتر مراد قەڕەیەلان دەردەکەوێ و لەگەڵ ئەمیشدا هەموو گروپەکە جلی عسکەریان لەبەرە جلی گەریلایان لەبەرە جلی فیداییەکانیان لەبەرە مراد قەڕەیەلان خۆشی ئیتر وا پێدەچێ بۆیە کۆنگرەکە بە هۆی تەدبیر وەرگرتن لە مەسائلی ئەمنیدا و یانیش هەڕەشا لە مەسائلی ئاساییشدا لەسەر تاکەکان ئیتر کۆنگرەکەیان لە دوو شوێندا ئەنجامدا بێت چونکە هاتوچۆکردن هەتاوەکو ئێستاکەش ئاسان نییە لەو سنوورانەدا لەو شاخانەدا کە لە نێوان شاخەکاندا ئیتر تەماشا دەکەین دەوڵەتی تورکیا تەپۆڵکەی زۆر گەورەی گرتوونەوە ئیستیخباراتی تورکیا لەو ناوچەیەدا زۆر بەهێزە درۆنەکان ئەتوانن
بەردەوام ئامانجەکانیان بپێکێنن بۆیە تەماشا دەکەین ئەمەیان ئەوە نییە ئەمەیان زۆر چی پێ دەڵێن عقل نایبڕێکە کۆنگرەکە لە دوو شوێندا لە یەک شوێندا ببوور ئەوە دەنگەکەشم بە تەواتی بڕی کۆنگرەکە لە یەک شوێندا ئەنجام درابێت لە دوو شوێندا ئەنجام درراوە و شوێنە سەرچیەکەش ئیتر ئەمە دیارە ئەو وێنەیە شوێنە سەرچیەکەیە کە پێدەچێت لەوێدا ئیتر بڕیارە سەرچیەکان وەرگیرابن بێگومان لە مێدیاکاندا کۆمەڵێک بابەت باز دەکرێت ئەمانە هەتاوەکو ئێستا من هیچ بەڵگەیەک ویانیش ئیتر شاید حاڵک نادۆزمەوە کە ئەمانە پشت ڕاست بکاتەوە گوایە گروپێک لەناو ڕێکخراوەکەدا ئاعترازیان کردووە و یانیش دژبەرایەتی قۆناغەکەیان کردووە من شتیوا چاوەڕێ ناکەم زۆر شتیوا ئەنجام درابێ بەڵام لە دەموچاوی ئیتر بەڕێوەبەرانی کۆنگرا دەبینین کە دەموچاوێکی گرژیان هەیە بێگومان ئەماش کارێکی تا ڕادێک ئاساییە یعنی پەکەکە وەکو هەموو حزبێکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی مقدس کردووە و یانیش حیزب کاتێک بە تایبەتی دەستی وەردا مەسەلەی چەکداری و مەسەلەی خوێن و مەسەلەی شەهید و ئەمانە حیزب خۆی لە خۆیدا مقدس دەبێ لە هەمان کاتدا ئەو کولتورەی کە ئەو کولتورە چەکداریەی کە ڕێکخراوەکەی هەتاوەکو ئێستا پێ پەروەردەکراوە بەرخودان ئیتر نیشتیمان مەبەستمان لە ناسیۆنالیزمە لایەنە ناسیۆنالیستەکەی چەک فیدایی بوون ئەم جۆرە شتانە ئیتر ئەمە وا دەکا کە هەواڵی ویانیش هەوڵی هەڵوەشانەوەی حیزبەکە و دەستبەردان لە چەک بێگومان شتێکی زۆر خۆش نەبێ ئینسان لەوە تێگا بەڵام هەموو شتێک لە پێناوی ئازادی لە پێناوی ئاشتی کراوەیە لە بۆ حەلکردن لە بۆ چارەسەرکردن لە بۆ توانەوە لە بۆ لەناوبردنیش تەنانەت هیچ شتێک نابێ لە ئازادی بە نرختر بێ بەهێزتر بێ و هیچ شتێک لە دیموکراسی بەهێزتر نییە و مقدستر نییە ئیتر ئەمانە زۆر زۆر گرنگن ئینسان لی تێبگا بێگومان ئەم قۆناغا لە بۆ کە درانی پەکەکە لە بۆ لایەنگرەکانیان کە بە شێوەیەک لە شێوەکان وەکو وتم وەکو ئاماژەم پێدا پەروەردەکراون و ئەمە ڕێگر بووە لە بەرامبەر کرانەوەی ڕێگر بۆ لە بەرامبەر گۆڕانکاری ئێستاکە ئەمانە ئازاری ئەو قۆناغە نوێ دەکێشن ئیتر دیارە کە پێشتر هەم لایەنگرانی پەکەکە هەم ئەوانی سەر سوسیال میدیا هەم ئەوانی سەرڕاگەاندن حتا سەرکردایەتی پەکەکە زۆر باوەڕیان بە قۆناغا نەبوو و یانیش بەو شێوەیە باوەڕیان پێ نەبوو و بەردەوام ئەیان گوت شتێکی واڕوونادا جەمیل بایق لە یەکێک لە لێدوانەکانی چەند حوتو بەر لە ئێستا یان یەک دوو مانگ بەر لە ئێستا ئیتر بە ئاشکرا ئەمەی وت کە ئۆجەلان لە ڕەوشێک لە پێگەیەکی قانونی دانیە داوای چەکدانان و هەڵۆشانەوەی پەکەکە لە ئێمە بکە ئیتر ئەمە نیشانی ئەدا کە قۆناغەکە چەند بە ئازارە ئەوە لێرەدا من ئیدعای ئەوە ناکەم کە جەمیل بایق دژی ئۆجەلانە ئەڵێم قۆناغەکە چەند بە ئازارە لە بۆ لاینگرانی پەکەکە و زۆربەی زۆری لاینگرەکانی هەتاوەکو دواییش لەو باوەڕدانە بوون کە شتێکی وا ڕوو بدا بەڵکو بە شێوەیەکی تەکتیکی سەیری قۆناغەکەیان دەکرد بە شێوەیەکی ئۆجەلانیان دەکرد بەشیاکی زۆر زۆر ئازاربەخشە چونکە تۆ سەرکردە فکریەکەت سەرکردە ئیدۆلۆژیەکەت سەرکردە استراتیژیەکەت دامەزرێنەری حیزبەکەت ئەتۆ بە چاوێکی تەکتیکی تەماشای بکەی ئەمە وات لێدەیە کە هەموو ئەو ئەدەبیاتانەی هەموو ئەو فکرانەی ئەو نووسیەتی ڕەتی دەکەیەوە بە چاوێکی تەکتیکی تەماشای دەکەی بە چاوێکی بەسیط تەماشای دەکەی شتی تەکتیکی یانی شتی بەسیط شتی ڕۆژانە بەڵام ئەمە وا دەرنەچوو هەروەکو لە سەرەتادا لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە ئەمانە شتی استراتیژیکن ئەمانە پەیوەندیان بە کۆمەڵێک هەڵومەرج ڕەوشی ناوخۆی و ڕەوشی دەرەوەی تورکیا هەیە پەیوەندیان بە مەسەلەی ئابووری هەیە پەیوەندیان بە مەسەلەی مەشروعیەتی دەوڵەتی تورکیادا هەیە پەیوەندیان بەوە هێکل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا ڕەوشێکی نوێ هاتوتە ئاراوە و لە هەمان کاتدا پەیوەندی بە قەیرانی شەڕی چەکداری هەیە پەیوەندی بە قەیرانی بزوتنەوەی ڕزگاری نەتەوەیی هەیە کە ئەو قەیرانە ڕەتەنیا لە ناو کوردەکاندا نییە لە ناو فەڵستینیەکانیشدا هەیە ئەو قەیرانە پێش 20 ساڵێک 30 ساڵێک لە ئەوڕۆپاشدا هەبوو بەڵام ئەوڕۆپیەکان توانیان بەسەر ئەمەدا زاڵ بن کۆمەڵێک
کێشەی وهایان بە شێوەیەکی گونجاو و چارەسەر کرد تورکیا لەمەدا بەدواکەوت کوردەکانش بەدواکەوتن ئێستاکە کاتێتی کە ئەم قۆناغا بە هەموو شێوەیەک لە شێوەکاندا جێبەجێ بکرێ بەڵام یەک لە کێشەکان وانیش یەک لە زەحمەتیەکان وەکو وتمان ئەوەیە کە لە ئایندەدا ئەم قۆناغا چۆن جێبەجێ دەکرێیان جێبەجێ ناکرێت چونکە هەروەکو باسم کرد ئەمەیان باو ڕسمان لابم بە سەیتر هەروەکو باسم کرد یەک مەترسی هەیە لەسەر قۆناغەکە یعنی لە تورکیادا کۆمەڵێک گروپی جیاواز هەنا ئەو گروپە جیاوازانە لە ژێر کاریگەری وڵاتانی جیاوازدان و ئەمانە بەرژەوەندیان وەکو پێویست لەسەر ئەم گۆڕانکاریانەدا نییە لە هەمان کاتدا ئیتر 50 ساڵ زیاترە هەموو بیرۆکراسی دەوڵەتی تورکیا هەموو لایەنە ناکۆچیەکانیان بە مافیا بە ژیتەم بە گروپی ئەڤراسیا بە گروپی ناتۆ ئەمانە هەر هەمویان لەسەر بنەمای گوایە هەبوونی تیرۆردا ئیتر توانیویانە لە کۆتاییدا بگەنە ئیتیفاقیان بەیەکەوە کردووە و توانیویانە سوود لەو هەڵومەرجە سیاسیە ببینن ئێستاکە بەرژەوەندیان لەگەڵ ئەمەدا ناگونجێ بەڵام دەوڵەت ناچارە هەنگاوێکی وابنێ لە بەرنامەکانی پێشودا باسمان کردوونە سێ قەیرانی زۆر گەورە پەرۆکچی دەوڵەتی تورکیایان کردووە دەوڵەت ئەڵێم نەوەکو حکوومەت ئەویش قەیرانی ئابوووریە بەبێ چارەسەرکردنی کێشەی کورد مەحاڵە دوو قەیرانی حقوقی و یاسایی و مەشروعیەتە کە ئەو ئیمزایانەی حکوومەت ئەو قانونانی حکوومەت ئەمڕۆ ئیمزایان دەکات سبەینی بە پێچەوانە جێبەجێیان ناکە لە هەمان کاتدا قەیرانی سیاسەتی دەرەوەیە یعنی دەوڵەتی تورکیا تەماشا دەکەین لە سووریادا چەند بێهێزە سەرباری ئەو هێزی کە ئێستاکە لە دیمەشق بەڕێوە دەبا بەڵام تەماشا دەکەین ئەو هێزەکە ناڵێن سەر بە تورکایە بەڵام ئاو و هەوا و ئیتر شەکر و چاو پەروەردە و تەکنۆلۆژیا و هەموو شتێکی لە تورکیاوە بۆ هاتووە لە تورکیاوە ڕاهێنانی پێکراوە لە تورکیا حیمایی کردوونە بەلای کەمی لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا ئیتر ئەمانە ئێستاکە حکمی دیمەشقیان لە بەردەستدایە بەڵام تەماشا دەکەین سەرباریەوە سیاسەتی دەرەوەی تورکیا تەنانەت لە سووریاشدا وەکو پێویست سەرکەوتون نییە زۆر لە پاشەکشەیەکی زۆر گەورەدایە ئەوەی لە ڕۆژئاوا لە باکووری سووریادا ڕوویدا تەماشامان کرد بەشی زۆری بەبێ ئێرادەی دەوڵەتی تورکیا جێبەجێکراوە دەوڵەتی تورکیا ئیتر هەڵسا ئەمەی قبول کرد لە عێراقدا وەکو پێویست تەماشا دەکەین ئەنجامی وەرنەگرت لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە شوێنەکانی دیکەشدا سیاسەتی دەوڵەتی تورکیا سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەست نهێناوە یعنی ئەگەر بمانەوەی نمونەیەک بێنینەوە دەوڵەتی تورکیا چەندین ساڵە داهێنان و مەصرف و سیاست و هەموو هێز و زەی خۆی لەسەر ئەوە بوو کە وڵاتانی تورکی زمان ینی مەبەستمان قەزاقستان و تورکمەنستان و ئەزەربایجان و ئەمانەنا هەموو ئەمانە ڕێک بخە یەکێتیەکی تورکی ساز بکە بەڵام ئەمانە هەر هەمویان لە چەند ڕۆژی ڕابردوودا دانیان بە قۆبرسی یۆنانی دانا و لە دژی قۆبرسی تورکیایی دەرکەوتن ئەمە شکستێکی زۆر گەوریە لە بۆ سیاسەتی دەرەوەی تورکیادا کێشەی ئەرمەنستان وەکو پێویست چارەسەر نەکراوە ئەو کۆریدۆری کە پێویست بوو لە لە نێوان ئەزەربایجان و تورکیادا ساز بکرێ و بە خاچی ئەرمەنستاندا تێپەڕ ببێ ئەمە وەکو هەتاوەکو ئێستا هیچ هەنگاویشی بۆ نەنراوە لە لیبیادا بە هەمان شێوە ئیتر ئەمانە هەمویان ئەگەر کۆبکەوە سەریەک بەڕاستی پێمان دەڵێن کە سیاسەتی دەرەوەی تورکیا چەند لاوازە لە بۆ هەندێکتر پێویستە ئەمە بکەن ئەوەی تورکیا دەربارەی کورد سەرکەوتنی تەواوی بەدەست هێنابێ ڕنگ بێ ئەوە بێ کە شەڕی گەریلایی لە ناو جوگرافیای سیاسی دەوڵەتی تورکیادا کۆتایی پێهێنا ئەمەیە ئیتر لەمە زیاتر شتێک نییە تەماشا دەکەین تاوەکو ئێستا دەم پارتی لە شارە گەورەکاندا بڕیاری یەک لای کەرەوە دەدا دەربارەی ئەوەی کە چێ ببێتە سەرۆکی شارەوانی ئەو شارە گەورەیە وەکو ئیستانبول بۆ نمونە ئیتر ئەمانە بابەت گەلێکن کە دەوڵەتی ناچار کردووە لە بۆ پەکەکەش ئیتر یەک بەتەنیا من خاڵێک باز دەکەم ینی باس لەوە ناکەم کە شەڕی چەکداری لە چ قەیرانێکدایە لە چ پاشەکشەیەکدایە باس لەوە ناکەم کە بەو شەڕە ئەتۆ هیچ ئامانجێک بەدەست ناخەی جگە لە زیان بەتەنیا باس لەوە دەکەم ئەو بزوتنەوەیە لە خیابی ئۆجەلاندا ئەکرێ تەنانەت ببێتە بزوتنەوەیەکی مەترسیداریش
لە بواری فکری لە بواری کللتوری تەماشاکەن تەماشای ڕاگەیاندن بکەن ئەمانەی لە بابەتە فکریەکاندا لەسەر پەکەکەدا قۆڵن بە ئاسانی لەمە تێئەگەن کە ڕاگەیاندنی لە ڕاگەیاندنی حیزبەکە بەتەنیا تەماشا بکەن لەوە تێئەگەن کە لە بواری فکریەوە لە بواری ڕۆشنبیریەوە لە بواری کللتوریەوە لە بواری ئەیدۆلۆژیەوە لە چ پرێشانیەکدایە و ئەمەش هەمووی لە غیابی ئۆجەلاندایە چونکە ئەوجەلان نەبێ ئەو بۆشایە فکریە بە هیچ کەس پڕ ناکرێتەوە تەنانەت بزوتنەوەکەش پێشتر ڕێگەی نەداوە کەسێکی دیکە پڕی بکاتەوە هەر هەوڵێکی وەهاش درابێ ئیتر بربەستی لە پێشدا دروست کراوە ئیتر لە بۆ هەندێ لەو قۆناغەدا ئەمەی زۆر گرنگە و ئەمەی وەکو دەستکەوت دەبێ ببیندرێ سربەستی ئۆجەلانە لە بۆ کارکردن و بەڕێوەبردننی سیاست ناڵێن پەکەکە نامینی خۆی بەڵام بەڕێوەبردننی سیاست ئیتر ئەمە زۆر گرنگ دەبێ وا پێ دەچێ ئیتر ئەو سربەستیە بە ئۆجەلان بدرێ مەرج نییە لە ئیمرالی بێتە دەرەوە بەڵام لەناو ئیمرالی بە شێوەیەکی سربەست سیاست بکە و هێڵی هاتوچۆ و پەیوەندی هەم لە بواری تەکنۆلۆژیدا هەم لە بواری فیزیکیدا لە نێوان ئۆجەلان و خەڵک و لایەنە سیاسیەکاندا هەبێ ئەمە زۆر گرنگە لە سیاسەتی ئایندەی تورکیادا و ئەمە ئەکرێ وەکو دەستکەوتێک ببیندرێ لە بۆ بزوتنەوەکە ئەگەرچی ئەو بزوتنەوەی حیزب بەسەرچەکەی خۆی کە پەکەکەیە کۆتایی پێهێناوە بەڵام بەگشتی بزوتنەوەی کوردی ئۆجەلانی دەمینێ ئیترەوە لە هەموو بەشەکاندا ڕنگ بێ بمینێ لە کوردستانی عراقدا جارێ ئەمە نازانین و لە کوردستانی ئێراندا چاوەڕێ دەکرێت ئەو بەشە سەربازیە بەشێکی تەقویەی ئەوێ بکرێت کوردستانی ئێران تەقویەی ئەوێ بکرێت جا نازانین بەڕاستی لێرەدا ئێران و تورکیا لە ناو ئیتیفاقێکدان لە بەرامبەر ئەوەدا یاننا هەڵوێستی ئێران چ دەبی چ نابێ ئایا ڕێگا بەمە دەدای یان ڕێگا بەمە نادا ئەمیان جارێ نازانی بەڵام ئەمە ئەکرێ یەک لە گومانەکان بێ و ئەکرێ لە حاڵەتێکدا ئەگەر ئەمریکا لەگەڵ ئێراندا ڕێک نەکەوت ئەمە ببێ بەڵام جارێ ئەمیان بەڕاستی شتێک نییە کە سەدیسەد باسی لێوە بکەین چونکە بمانەوە نەمانەوێ پرۆژەی سەرەکی ئۆزەلان پرۆژەیەکی شارکردن نییە لەگەڵ ئێران بەڵکو پرۆژەیەکی وەرچەرخانی دیموکراسیە لە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێرانیش لە ناودا لە بۆ هەندێ ئەم بابەتە بەڕاستی جارێ سەدیسەد دیار نییە بەڵام ئەگەر بیر لەوە بکرێتەوە ئەو هێزە چەکداریە بە تەواوەتی هەڵدەوە شێنرێتەوە یاننا و ئەگەر ئەوەی دوێمین ڕاست بێ ئەکری گومانێکی وها بکرێت کە بەشێک لەو چەکدارانە بستنە ناو پەژە ئیتر لەوێدا برە و بە ژیانی ویانیش خەباتی سەکداری خۆیان بدەن جا شەڕ بکەن یان شەڕ نەکەن ئەمە بابەتێکی دیکەیە لە هەمان کاتدایتر لە سووریادا لە ڕۆژ ئاوادا هێزەکانی سووریای دیموکراتیک هەتاوەکو ئێستا ئێمە نیشانێک نابین و گوشارێکی نێودەوڵەتی نابینێ بۆ چەکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک باس لە ئاوێتە بوون دەکرێت ئاوێتە بوونیش مانای ئەومە نییە ئەمانە بێچەک بن ویانیش ئەمانە بستنە ناو بە تەواوەتی ببنە بەشێک لە سوپای ئەحمەد شەرع و هیچ تایبەتمەندیەکی خۆیان نەبێت هیچ مانای ئەمە نییە لە بۆ هەندێ ئیتر ئەمانە هەمویان وا پێدەچێت لە ئایندەدا بەو شێوێ بڕۆن بەڵام وەکو ئەو زانیاریێنەی من لە شاخەوە ئەڵێ بەدەستم کرد ئەمە زانیاریە ئەمە هەڵسەنگاندن نییە لە دوا پەیوەندیمدا کە ئەنجاممدا لەگەڵ شاخ دەربارەی بڕیارەکانی کۆنگرە لەمە دووە چۆن دەبێت چونکە وەکووتم شتەکە تازە دەست پێ دەکە لەمە دووە دەست پێ دەکە ڕاستە هەنگاوێکی گەورە بردرا ئەو هەنگاوە هەم لە بۆ ئۆجلان هەم لە بۆ باخچەلی هەنگاوێکی زۆر گرنگ بوو ئەگەر لەمەدا سەر نەکەوتبانە ئیندحارێکی سیاسی بوو لە بۆ هەردووچیان لەمەدا دەرباز بوون ڕزگاریان بوو کە بڕیارەکان وەرگیران ئەوەی ئۆجلان دەیگوت و ئەوەی باخچەری دەیگوت جێبەجێکرا واتە هەڵۆشانەوەی پەکەکە و دەست بەردار بوون لە خەباتی چەکداریدا بەڵام لەمە دووە ئەو زانیاریێنەی کە بەدەست من گەیشتن ئەوان ئەڵێن ئێمە لە بواری جێبەجێکردنەوە ینی بڕیار وەرگیراوە بەڵام جێبەجێکردنی ئەو بڕیار لە بواری جێبەجێکردنەوە ئێمە لە بەرامبەر هەنگاو دەنین ئەوە مانای ئەوەیە دەوڵەتی تورکیا شتێک دەکات ئێمە شتێک دەکەین دەوڵەتی تورکیا شتێکی دیکە دەکە ئێمە شتێکی کە دەکەین وە بە شێوەیە هەتا دوای لە بۆ هەندێ ئیتر چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی ئایندەدا ئۆجلان بگوازرێتەوە شوێنێکی کە بەڵام دەکرێت هەر لە ئیمرالی بێ و هەتاوەکو ئێستاش نیشانەیەک نییە لە بۆ ئۆجلان کە لە ئیمرالی بێتە دەرەوە ڕنگ بێ بەخۆشی ئەمەی نەوێ دەوڵەتیش ئەمەی ناوێت لە بۆ پاراستنی گیانی ئەو هەروەکو وتم
شتێک بەسەر ئۆزەلان بێ ئەو قۆناغا ڕیسەکە دەکات بەخوری ئیتر بۆیە نە دەوڵەت مەترسێکی وا دەخاتە بەرچاوی خۆی نە خودی ئۆزەلانی شتێکی وا دەکا ڕنگ بێ لەوێ بمێنێتەوە لە خانوویەکی تایبەت بەخۆیدا و هات و چۆ و مەسائلی ئالوگۆڕی تەکنۆلۆژی ئەمانە فراهم بکرێنیتر بۆ شێوەیە ئۆزەلان بتوانێت سیاسەتی دیموکراتیک بەڕێوە ببات سیاسەتی ئاشتیانە و دیموکراتیک بەڕێوە ببات جا ئەمە لەژێر چاودێریە لەژێر چاودێری نیە بایخێکی وای نییە یعنی ئەگەر وا تەماشاکەی جەهابەش لەژێر چاودێریدایە جەهابەش سەرۆکی جەهابەش ئەکرێ هەر کات ئیتر جاسوسی بەسەرەوە بکرێت لە ڕێگەی تەلەفۆنەکەی لە ڕێگەی ئینتەرنێتەکەی لە ڕێگەی ئیمەیلەکەی وانە لە بۆ ئۆزەلانجی بە هەمان شێوە دەبێت ئەوە بابەتێک نییە کە زۆر ئەوکە چونکە ئۆزەلان لەمە دوا خەریکی سیاسەتێکی مەترسیدار و نهێنی نابێت بەڵکو سیاسەتێکی ئاشکرا دەکا لەسەر تورکیادا وەڵا ڕێگەی دام پارتی دەکا بەو شێوەیە دەبێت لە قۆناغی یەکەمدا ڕنگ بێ ئەمە جێبەجێ بکرێت ئەگەر ئەمە جێبەجێکرایی تر دوای ئەمە لە ئێستاوە ئامادەکاری یاسایی دەکرێت بۆ ئەوەی یاسای نوێ دەربخرێ بۆ سربەستکردنی زیندانیان و سەرەتا ئەم زیندانیانە کەسە بەتەمەنەکان و کەسە نەخۆشەکان و پەککەوتۆکان دەگرێتەوە کە بە هەزاران کەسن لە زیندانی تورکیادانا و ئەمانە بەشی زۆریان زیندانی سیاسی بەکوتم و بەشی زۆریشیان ڕنگ بێ کورد بن و یانیش بەهۆی کێشەی پەکەکەوە ئیتر دەستگیرکرابن سلاحەدین دەمیرتاشیش لەناو ئەوانە دا ڕنگ بێ دوای ئەمە جێگا بگرێت چونکە ئاکتۆرێکی سەرەکی دەبێت لە سیاسەتی تورکیادا لە ئایندەدا ئیتر ئەمەی کە پێویستە بکرێت ئەمەیە بەڵام وەکو لە بڕیارەکانی کۆنگرەدا دەبینین پەنجە بۆ پەرلەمان درێژ دەکرێت پەرلەمانیش لە تورکیادا هەتا وەکو ئێستا پەکخراوە یعنی جگە لە قسە شتێکی دیکەی نیە ڕەزت تەیب ئەردۆغان سیاسەتی مطلقی هەیە لێرەدا ئیتر گۆڕانکاریەکە چۆن دەبێت ئەمەیان پرسیارە سەرچێکیە ڕەزت تەیب ئەردۆغان کە بمانەوێ نەمانەوێ بە تەنیا سیاسیە بە پێچەوانەی دەوڵەت باخچەلی بە تەنیا سیاسی نیە دەوڵەت باخچەلی لەناو سیاست بەیان لەناو سیاست نەبێ لەناو پەرلەمان بەیان لەناو پەرلەماندا نەبێ پۆستی هەبیان پۆستی نەبێ هەر دەوڵەت باخچەلیە حتیا بەڵام لە بۆ ڕەزت تەیب ئەردۆغان ئەمە نیە ڕەزت تەیب ئەردۆغان لە یەک هەڵبژاردندا شکست بێنێ ئەمە هەم خۆی دەدۆڕێنێ هەم ئاکپارتی نامێت چونکە ئاکپارتی حیزبی هەڵبژاردنە ئەتوانی بڵێن چۆن پێشتر لە کوردستاندا گۆڕان هەبوو حیزبی دەنگدار بوو ئێستا کە ئاکپارتیش ئەتوانی بڵێن شتێکی وایەوە هەموو هەبوون و نەبوونەکەی بە ڕەزت تەیب ئەردۆغانەوە بەستراوەتەوە لە دوای ڕەزت تەیب ئەردۆغان ئاکپارتی چۆن دەمێنێتەوە نامێنێتەوە بێگومان دەمێنێتەوە بەڵام ئەوەی ینی ئەو قورسایی ئێستای ڕنگ بێ نەمینێت دەبێت چەندین ساڵی پێویست بن و سەر لە نوێ بنیاد بنرێتەوە تاوەکو بتوانێت سیاست بکاو ببێتە حیزبێکی گەورە ئێستاکە جەهابە حیزبی هەری گەورەی تورکیە هەم بە پێی دوایین هەڵبژاردننی شارەوانی هەم بە پێی ئەو ئامارانەی کە لە ناو دەوڵەتی تورکیادا دەکرێن جەهابە ئێستا پارتی یەکەمینە ڕنگ بێ ڕەزت تەیب ئەردۆغان لەبەرەوەی کەسێکی بە تەنیا سیاسیە و حیسابەکانیش حیسابی استراتیژینە لە بۆ دەوڵەت حیسابی سیاسین و پەیوەندی بە کاریاری سیاسی خۆی هەیە ڕنگ بێ لە سەرەتادا بەو مەرجە ئەو قۆناغی قبول کردبێ ئێمە قۆناغێکی وا ڕادەگەین دەست لە بۆ ئۆزەلان و دەم پارتی درێژ دەکەین جەهەپە و ئۆپۆزیسیۆنی تورکیا هەموو دژایەتی دەکەن و کاتێک ئەمانە دژایەتیان کرد ئیتر دەم پارتی ڕادەکێشینە لای خۆمان و بە هەموو شێوەیەک ئەمانە سەرکرد دەکەین حیسابەکە ڕنگ بێ ئەمە ببێ بەڵام تەماشامان کرد لە قۆناغی یەکەمیندا سەرۆکی ئێستای جەهەپە ئۆزگر ئۆزەر بە پێچەوانەی چاوەڕوانیەکانی ڕەزت تەیب ئەردۆغان هەڵسوکەوتی کرد قۆناغەکەی قبول کرد لە ڕەزت تەیب ئەردۆغانی زیاتر قبولی کرد حتا ئێستاکەش دوێنێ لە شاری وان چیوت وتێ دەسەڵات مامەڵە بە کێشەی کوردەکە ئێمە کێشەی کورد چارەسەر دەکەین ینی هەنگاوی چوای جگەلەوەی کە بە کوردی قسەی کرد ینی هەنگاوێکی دیکە چۆ پێش ئەکە ئیکرام ئیمامۆغڵو بە هەمان شێوە ئیتر ئەمانە تۆزێک خەونی ڕەزت تەیب ئەردۆغانی شێواندن هەتاوەکو ئێستاش ئەتوانی بڵێن لە ناو نیگەرانیەکدایە و دەم پارتیش وەکو پێویست هەنگاوی لە بۆ ئەمە نەنا بەڵام وەکو وتم مەسەلەکە بە تەنیا پەیوەندی بەوە نیە ینی سەرباری ئەوەی کە دەم پارتی خاوەنداریتی لە ئیکرام ئیمام ئۆغڵو کرد بەشداریان تێدا کرد سەرباری ئەوە تەماشامان کرد دەوڵەت باخچەلی هەر سوور بوو لەسەر ئەم قۆناغ هەر سوور بوو چونکە ئەمە مەسەلەیەکی استراتیژیە مەسەلەیەکی سیاسی نیە مەسەلەیەکی ڕۆژانێ پەیوەندی بە چارەنووسی دەوڵەتەوە هەمووی هەیە ئەمانە زۆر گرنگن جا لێرەدا وەکووتم کێشەکە ئەوەیە لە ناو پەرلەماندا چۆن ئەتۆ دەتوانی ئەو یاسایانە بگۆڕی چۆن ئەتوانی زۆرینەی دەنگەکان بەدەست بێنی چێ پشگیری دەکات چێ دژایەتی دەکات
ئەمە لێرەدا کێشەکە دەست پێ دەکا و لێرەدا تێکۆشانە دیپلۆماسیەکە دەست پێ دەکا و بەداخەوە لە غیابی سری سڕەیە ئۆندەرەوە دەست پێ دەکا کە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو ڕێزێکی زۆر گەورەی هەبوو لەناو هەموو فراکسیۆنەکانی پەرلەماندا بەدەسەڵات و بە کورد و بە غەیری کوردیشەوە تەنانەت حیزب الله هودا پارتیش ڕێزی لێ دەگرتیتر ئەمە زۆر گرنگە لێرەدا کە دەم پارتی دەبێت بەڕاستی تێکۆشانێکی فکری تێکۆشانێکی دیپلۆماسی تێکۆشانێکی سیاسی نوێ بکە و ئەمە لە بۆ تێپەڕکردنی ئەم قۆناغە کە لە پەرلەمان پێویستە چونکە بەکەکە ئۆزەلانیش پەنجە لە بۆ پەرلەمان درێژ دەکەن بە پێچوانەی قۆناغی پێشوو لە قۆناغی پێشودا پەرلەمان پاسیف و ئێستا کاڵێن لە پەرلەماندا دەبێ ئەمانە ئێستاکە یاسایان بۆ دەربخری لێرەدا ئەو یاساینە پێویستیان بەدەنگدان هەیە بێگومان لێرەدا هەندێک لایەنی سیاسینە ئەو لایەنە سیاسیانش ئەتۆ چۆن ڕەجەب تەیب ئەردۆغان و ئاک پارتی ڕازی دەکەی بۆ ئەم قۆناغە یعنی یەکێک گوشارەکانی ماپە دەبێ بەڵێ ئەمە گوشارێکە چونکە ماپە متفقی ڕەجەب تەیب ئەردۆغان و ئاک پارتیا بەڵام ئەمە بەتەنیا بەس نییە ڕنگ بێ ڕەجەب تەیب ئەردۆغان لە بەرامبەر ئەوەدا کۆمەڵێک داواکاری لە دەم پارتیا بن بۆ ئەوەی ئەوانش دەنگی بەسەردا بدەن یەک لەوانە ئایا مەسەلەی درێژکردنەوەی سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغانی تێدا یان ئەمە بابەتە گرنگەکەیەوە ئەمە بابەتە ئالۆزەکەیەوە ئەمە یەکێکە لە مەترسیەکان یەکێک لە مەترسیەکان کە ڕنگ بێ ڕوبەڕووی ئەم قۆناغە ببێتەوە ئایا دەوڵەتی تورکیا کوردەکان چۆن ئەمە تێپەڕ دەکەن ئەمە یەکێک لە مەترسیەکانە دووەمینش خاڵ لێرەدا وەکووتم کە پەکەکە لە چوارچێوەی پارادیگمایەکی جیاوازتر کە تێکەڵەیەکە لە چەپگەرایی لە کۆمۆنیزم لە ناسیۆنالیزم لە بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی نەتەوەیی لە شەڕی چەکداری لە دوژمنایەتیکردن لە قوتوبگەرایی لە مەسەلەی خوێن ئەم جۆرە عەقلیەتە ئەم جۆرە هزریەتە ئێستا کە هەمووی کۆتایی پێهاتووە بێگومان لە ڕووی تیۆریەوە ئەوجاران لە 2013 کۆتایی پێهێناوە بەڵام تەماشا دەکەین لە ڕووی کردداریەوە ئەمە تەرجمەی کردار نەکرا ئێستا کە دەبێ ئەمە بەپەلە تەرجمەی کردار بکرێ و لێرەدا کادیرەکانی پەکەکە لایەنگرەکانی پەکەکە ڕاگەیاندەکانی پەکەکە چۆن ئەتوانن ئەمە تێپەڕێن بەڵێ عەبدوڵڵا وزەراوای گوت ئێمەش قبول دەکەین ئەمە بەس نییە بێگومان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە زۆرە یعنی ئەگەر سەرکردەوەتی قیڕی جادە سپیا چپڵی بۆ لێدەن ئەگەر گوتی ڕەشە چپڵی بۆ لێدەن ئەگەر گوتی مۆرە دیسە چپڵی لە بۆ لێدەن ئەمە نابێ یعنی دەبێ بەڕاستی لەو بارێدا پەروەردەی استراتیژیک ئەنجام بدرێ دەبێ پەروەردەی ئەکادیمیک ئەنجام بدرێ و دەبێ لەو بارەوە بەڕاستی ئالوگۆڕیەکانی جیهان چ کاریگەریەک لەسەر سۆسیۆلۆژیای نوێ دەکا و ئەو سۆسیۆلۆژیای نوێی کە ئێستا لە تورکیادا هەیە بە کورد تورکەوە ئەمە خوێندنەوەی زۆر جیاوازتری بۆ بکرێ تاوەکو ئەو کادرانە بتوانن داخلی پرۆسەی سیاسی ببن ئەمە زۆر گرنگە چونکە وەکووتم ئەمانە هەتا دوێنێ دەیانگوت ئۆجاران تەکتیک دەکا پەکەکە هەڵ ناوەشێتەوە دنیاش خراپێ بڕیارێکی وان نادرێ بەڵام تەماشامان کرد بە یارێکە درایستە لە بۆ هەندێ بەڕاستی قۆناغێکی دانار بەو ڕاستیانە ڕخنە لە خۆگرتن پێویستە یانی ئەمە زۆر گرنگە ڕێکخراوەکە دەبێ ئەم کارە بکە و بەو شێوەیە ڕەنگە بێ بکرێ بە هەموو لایەنەکاندا ئەم قۆناغە تێبپەڕێنن و تێپەڕاندنی ئەم قۆناغە لە هەمان کاتدا واتایەکی دیکەی هەیە جگە لە تورکیا و لە کوردستان جگە لە تورک و کورد و نەتەوەکانی دیکە لە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتایەکی زۆر گەورەتری هەیە کە مەسائلە نەتەوەییەکان بە شێوەی جیاواز دەبێ چارەسەر بکرێن بە شێوەیەکی دیموکراسیانە چارەسەر بکرێن نەوەکو بە شێوەیەکی ڕادیکاڵانە بە شێوەی جەمسەرگەرایی بە شێوەی ئەو هزرە ناسیۆنالیستەی کە هەتاوەکو ئێستا لە ڕۆژهەڵاتدا هەبوو وانش لە سەدەی 19دا لە ئەوروپادا هەبوو ئەمەیان لەمە دووە ناخوا ناوچەکە بەرەو کۆنفدرالیزم دەچێت یعنی ڕاستە هاتنی دۆناڵد ترامپ و هاتنی ڕاستڕەوە پۆپولیستەکان هەندێک مەترسی دروست کردووە لە ئەوروپاش تەماشا دەکەین مەترسی ئەوەی دروست کردووە کامانە لە هەڵبژاردن سەر دەکەون و ئەمانە داوا دەکەن کە سنووری وڵاتەکان سەر لە نوێ دابخرێنەوە کۆمەلگا دابخرێتەوە بەڵام ئەوەن پێم وایە ئەمە ترندێکە ئەمە قۆناغێکەوە ئەو قۆناغە تێپەڕ دەکرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قۆناغێکی ئەنتیگراسیۆن و کۆنفدرالیزم و فدرالیزم دەچێ لە نێوان وڵاتەکاندا کۆریدۆر و
شقام و سنوورەکان دەکرێنەوە و مەسائلی بازرگانی تێکەڵاویەک دروست دەکاوە نیشانەکانی ئەمەش یەک لەوانە ئیتر اتفاقی ئیبراهیمیە اتفاقی ئەبراهامە کە لە نێوان ئیسرائیل و عەرەبدا تێپەڕ دەکرێ و ئیتر پێم وایە ئەمە سەر دەگرێ و ئەمە لە دەرەوەی ئێرادەی ناسیۆنالیزمی ئەوروپا و لە دەرەوەی ئێرادەی نەتەنیاهۆش بێ جێبەجێ دەکرێت چونکە تەماشا دەکەین ئێستاکە نیشانەکانی دیارن لە ڕووی سیاسیەوە لە زەقترین نمونەدا ناکۆچیەکانی دۆناڵد ترامپ و نەتەنیاهۆن کە تەماشا دەکەین کەسێکی وەکو دۆناڵد ترامپ دەبینێ هەرچەندە بەخۆی کەسێکی ئیسرائیلیە زایۆنیستیە لە ئەنگری زایۆنیزمە بە هەموو شێوەیەک بەڵام تەماشا دەکاتن کە سیاسەتی نەتەنیاهۆ سیاسەتە تونڕەوەکان و ئاینگەرەکانی ئیسرائیلی بربەستی لە بۆ دروستەکەن و ئەمە زیان بە پرۆژە ئابوووریەکانی دەگەێنێ لە کەنداوەوە لە بۆ هەندێکتر ناچارە ئەمە بکە لە بەرامبەر ئێرانیشدا بە هەمان شێوە ناچارە ئەمە بکە و تا ڕادەیەک ئیتر گوێی نەتەنیاهۆ ڕابکێشی ئەمانە نیشانەی زۆر گەورن کە تونڕەوە ڕاستڕەوەکان هەتا دوایی ناتوانن بەو شێوەیە بەردەوام بن ئیتر ناچارن کراوە بن لە بۆ سیاسەتی کراوە و ئەمانە ئەو قۆناغی کە لە تورکیادا دەست پێ دەکا ئەو قۆناغی کە پەکەکە دەستی پێکردووە لەو بارەشەوە ئیتر بمانەوێ نەمانەوێ ئیتر گۆڕانکارێکی زۆر گەورە دێنیتە ئاراوە مەسائلی تەکنیکی زۆرن بێگومان ئیتر ئەو لاینگرانەی پەکەکە کە ناتوانن بستنەوە تورکیا ئەمانەی کە ئیتر کادری ئەیدۆلۆژی گەورە و ناسراون ئەمانە دەست نەچوێ ناس نەچوێ ئەمانە بێگومان بابەت گەلێکن لە ئارادان بەڵام لە بۆ ئەوانە وا دیارە ئیتر هەم ئیستیخباراتی تورکیا و هەندێک هێزی دەرەکی ڕنگ بێ یاریدە دەربن لە بۆ ئیتر چارەسەرکردنی ئەمە و ئەمەش لە کۆتاییدا پێم وابێ ئەگەر بێت و قۆناغەکانی دیکە سەرکەوتوو بن لەمەشدا کێشەیەک بەو شێوەیە نامینێ ئەمڕۆ ئێوارە لەگەڵ کاک شەماڵ بەشیری بەردەوام دەبین لەسەر ئەم قۆناغا ئەو شتانی کە لێرەدا باسمان کردن بە شێوەیەکی قوڵتر باسییان دەکەین ئەوانەی کە باسمان نەکردن لەوێدا باسییان دەکەین شەماڵ بەشیری کەسێکە کە ماوەیەکی درێژە چاودێری ئەو قۆناغانە دەکا و ئیتر زانیاری زۆر و ڕانەگەێنرا و هەیە لەلای ئەو دەربارەی بە قۆناغەکانی پێشودا پرۆسەی ئۆسلۆ زۆر چاودێری کردووە لەو بارەوە پەیوەندی لەگەڵ ئەم کەسانە هەیە کە لە قۆناغەکانی پێشودا لەناو پرۆسەکەدا بن ئەمڕۆ ئێوارە دەوروبەری سعات 6:30 تا 7 چاودێری کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو بکەن لەوێدا ئیتر دەیبینن تا بەرنامەی ئێوارە کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم تکایە بەردەوام بن لە پشتگیریکردن لایەک کۆمنت و بە تایبەتی ئەو ڤیددیویانەمان لە بۆ دۆست و هاوڕێکانتان بنێرن و ئەمانەی نەبوونەتە سوبسکرایب کەم تەرخەمی مەکەن تکایە لە کەناڵی یوتیوبدا چرکەیەک لەسەر بەشی سوبسکرایب بکەن و بەو شێوەیە ئیتر هەر ڤیددیوەک ئێمە سازی بکەین ئیتر گوگل ئاکاونتەکەتان ئاگدارتان دەکاتەوە ئەمە زۆر گرنگە هەتاوەکو ئێستاش کۆمەڵێک هاوڕێ هەن لەو بارەیەوە ئیتر ئەڵێن ئێمە بۆ ڤیددیۆکانت نبینین بۆمان بنێرە بەڵام من ناتوانم بەڕاستی بۆ 1000 کەس ڤیددیۆ بنێرم تا بەرنامە ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو بۆ هەمووتان هەر بشین